ئەمە تەوەری دومی کاتژمێر 23 لەگەڵ میوانەکەم زیاتر لەم بارەوە قسە دەکەم بەڕێز دکتۆر دلێر ئالیەمین مامۆستا لە زانکۆی لەنز و شارەزای کاروباری ئەڵمانیا لە نەمساوە لەگەڵم دەبێت. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بپرسم ئایا بەڕاستی هەڵبژاردی پێشوەختە لە ئەڵمانیا لە دوای لە کارلادانی وەزیری دارایی وە کشانەوەی پارتەکەی لە کابینەکەی ئۆلاف شۆڵز سەری هەڵدا یا هۆکاری ناوخۆی سیاسی لە ئەڵمانیا بوون؟ هۆکارەکان پێشەتی زۆر سپاس بۆ چاو پێکەوتنە. هۆکارەکان هۆکاری ناوخۆنە زیاتر و هەروە هۆکاری دەوروبەرەکیشن باڵێن هۆکاری ئەوروپاشن بە تایبەتی هۆکاری ئۆکراینای تێکەڵاوی کردیە. یعنی شتەکە وەکو باز دەکەن تەنها لە ناوڕۆکی ئەڵمانە نییە، لەو ڕۆژانە مناقەشەیەکی ڕاستەخۆ لە بینی سەرۆک وەزیرانی ئێستا و سەرۆکچی پارتی CDU کریستیان دیموکراتەکان هەبوو کە مناقەشەکە زیاتر لەوەی دەکرێت چەندی گوت کێشەکە خەتای ئێوەیە ئەوە واتان کردی و AfD واتە پارتی ڕاستەکان دەنجیان دەهێناوە ئەویی دەیگونا شتەکە ئەوروپیە، شتەکە لە هەموو دنیا ئێستا بەرەو لای ڕاستە ڕواتن هۆکارەکانی. زۆر باشە دکتۆر، پێت وایە ئەگەر گۆڕانکاری لە حکوومەتی ئەڵمانیادا بکرێت لە هەڵبژاردن لە پەرلەماندا لە ئەو پارتانەی کە دەبن دەسەڵاتدار لە ئەڵمانیا چی ڕوودەدات؟ ئەگەر ڕاستڕەوەکان بێنە سەرکار چی دەگۆڕێت لە ئەڵمانیا یا ئەگەر پارتەکانی دیکە بتوانن دەسەڵات بگرنە دەست؟ خۆی زۆر بەداخەوە لە ڕووی بوند واسە لە سەرۆکایەتی و وڵاتەکەیدا ئەگەر پارتی ڕاستەکان ئێستا 120 دەنجیان هەیە و CDU و پارتی کریستیان دیموکرات سیان هەیە، سۆسیال دیموکرات و گرونەکان سەوزەکان تقریبا 115 هەیە. هەر حکوومەتێکی پێک هاتوو لە دوا ڕۆژ دەبی سێ پارتەکان بێ، یاخود پارتی کریستیان دیموکرات یان سۆسیال دیموکراتەکان بێکەوە بن، یاخود پێدرێن کێنیا کوالیشن کەواتە CDU لەگە SPD لەگە گرینی ئەوانە دەبێکەوە پارتی دروستکەن. هیچ یەکێکیان ئامادە نین بێت شێوایەکی لەگەر AfD لەگە پارتی ڕاستەکان کوالیشن دروست بکەن. ئەوە شتێکی زۆر زۆر خۆشبەختانەیە، بەڵام لەسەر ڕووی مقاتعەکاندا پارتی ڕاستەکان دەنجی زۆریان هەیە و پارێزگاری و شارەکانی هەڵبژاردووە لەوێ گۆڕانکاری ناوخۆ ڕوو دەداتن وەکو پشتیوانی پەنابەران. بابەتەکانی ئەو حیزبانە لەسەر 5 خاڵی ئەساسی مناقەشەی لەسەر دەکەن. بواری با ئابووری ئەڵمانیای، ژینگە، خوێندن لەگەڵ کۆچ ئینجا زەڕیبە دان بەجێرشتەکان. پارتەکان پارتی سۆسیال دیموکرات و گرونەکان سەوزەکان ئەوانە زیاتر پشتیوانی کۆچستەکەن، بەڵام دانەوێت لەسەر بنەمای پێویستی ئەو وڵاتەی خەڵکەکە داوا بکەن. پارتی سۆسیال دیموکراتەکان دەیانەوەی خەڵکانێک بێن تەنها ئەوانی بەرژەکەی قانونی دەیانەوێت داخلی ئەو وڵاتانە بن و هەموو ئەو کەسانەش بنێرنەوە کەوا ئەوراقی قانونیان نییە. بەڵێ دکتۆر ژمارەیەکم کرد لە تاوەکو بینەران زیاتر بیرروڕیان هەبی لەسەر زانیاریان هەبی لەسەر ژمارەی کۆچبەران لە ئەڵمانیادا ئێستا ئەمڕۆدا 1.2 ملیۆن کەس هەن کەوا هینی پێشکەشی ئەوەیان کردووە، پەنابەریان کردووە، بەڵام حەقی پەنابەریان وەنەگرتووە. لەو 1.2 ملیۆنەی نزیکەی 7,000 سووریە و 8,000 عراقینە. ئینجا لەو ئەو کۆمەڵەیدا 25,000 کەسی دەنێرنەوە لە خلالی ساڵیدادی ئەو بەنامەیان هەیە. لەو 25,000دا 1,500 عراقین، 2,000 سوورینە، باڵێن کوردەکانش لەناوەوەنە، کوردەکان لە سیستەمی ئەڵمانیا دەیان ناکرن لەبەرەوەی ناردنەوە بە جێرەی پاسپۆرتەکان دیار دەکرێن. لە ساڵی ڕابردوودا خەڵکەکی زۆر نادرایەوە بەڕاستی بەداخەوە بۆ هینی فڕۆکخانەی هەولێر 312 کەسیان نردوتەوە، بۆ ئاخیرێ زیاتر بەرەو بەغدای. زۆر باشە دکتۆر، بۆچی لە ئەم وڵاتە ئەوروپیانە بە تایبەتی ئەوە بینیمان لە بەریتانیا، دواتریش لە فەڕەنسا و لە ئەڵمانیاش کاتێ پارتا ڕاستڕەوەکان دێنە سەر دەسەڵات لەوە لە کێبڕکی هەڵبژاردنەکاندا خاڵی کۆچبەران و ناردنەوەیان و داخستنی سنوورەکان دەکەنە بنەما بۆی کە بتوانن حکوومەتی داهاتوو بەڕێوە بن، ئەو تا سەرۆکی ئەمریکاش هەر بە هەمان شێوە داوای داخستنی سنوورەکانی بەڕووی کۆچبەراندا دەکات. مەترسیە بەسەر کۆچ لەو ئەوە وڵاتانەی کە بەرەو ئەوروپا کۆچ دەکەن؟
بابەتەکە زۆر جوان خۆت ئاشکرات کرد بزەب لە هەموو ئەو وڵاتانەدا ترسیان پێکەوتووە و هۆکاری یەکەمیشی بەڕاستی زیادبوونی ناڕەوایی بێنمونەی کۆچبەرانە لە ئەو وڵاتانە و بە تایبەتی لە پاش ڕوخانی سووریا یاخود لە پاش شەڕی ناوخۆی سووریا لە 2016 و 2014ەوە خەڵکەکی یەکجار زۆر هاتە ئەو وڵاتانە خەڵکەکانیش هەر نەبێژ بژێرابوون کێشەیەکی یەکجار زۆریان دروست کرد بە دەرەزە یەک کە کێشەیان لە وڵاتانە دروست کردیە خەڵکی ئەفغانی و خەڵکی سوورینە خەڵکی عراقی یان کورد یەکجار کێشێکی کەمیان هەبووە ئەم بەڕاستی کورد کێشەیەکی ئەوان نەبووە دانەدانە نەبیتە یان پەیوەندەکەی زیاتر بە مەسلەی زۆر باشە دکتۆرەگەر بەگشتی باسی هەڵبژاردننی پەرلەمانی ئەڵمانیا بکەین هەڵبژاردننی پێشوەختە جگە لە ناوخۆی ئەڵمانیا کاریگەری ئەنجامەکانی هەڵبژاردن دەگوترێتەوە بوو مەلەرزەیەکی سیاسیە بۆ ئەڵمانیا وەکو گەورەترین هێزی ئابووری لە نێو یەکێتی ئەوروپادا پێتان وایە کاریگەریەکانی لەسەر و یەکێتیە چی دەبێت و داهاتووی سیاسی ئەڵمانیا بەرەو ئاراستە دەکات ئەڵمانیا وەکو خۆت فەرمووت لەگەڵ فەڕەنسای بە بنەمای ئەوروپای دادەنرێن هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی اقتصادیەوە ئەم دووە زۆربەی بڕیارەکانیان بەیەکەوە بۆ دوایش لەگەڵ بریتانیای ئەوان بڕیارەکانیان بەیەکەوە بە تایبەتی مەسلەی دژ بە رووسیای بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ئارامگیری ئەوروپایدا هەیە ئەوە گۆڕانکاری دەکرێت مەسلەی ئەوەی کە ئیمیگریشن یاخود کۆچ و ئەوانە بەڕاستی هوکارێکی ئەوان نابێتن زیاتر ئەو بابەتە دەخرێتە سەر ڕوو هەتاوەکو پارتە چەپەکان پارتە ڕاستەکان ببورن دەنگ زیاتر بەرز بین بەڵام ئەوروپا زیاتر پەیوەندی باڵێن هەڵبژاردننی ئەوروپا زیاتر لەسەر بنەمای اقتصادی وڵاتەکان دەبێت باشە ئەم هەڵبژاردنە پێشوەختەی ئەڵمانیا لە کاتێکدایە کە کۆمەڵێک هاوکێشەی گرنگ لە جیهاندا هەن بە تایبەتی شەڕی رووسیا و ئوکرانیا هاوکات شەڕی وڵاتانی دیکە لەسەر ئابووری جیهان ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئەڵمانیا دەبێت کە دەگوترێت بەهۆی قەیرانی ئابووری و کێشەی سیاسی وە کەوتۆتە نام قەیرانەوە حکوومەتی داهاتوی ئەڵمانیا چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ هاوبەشەکانی و لەگەڵم پرسە گرنگە سیاسیانە بکات بابەتەکە ڕاستەکەی زۆر پێویستە هەر لەو مناقشەی دوێلی بینی هەردوو لێپستراوی سەرۆکی پارتی SPD و سۆسیال دیموکرات و کریستیان دیموکرات ئەو خاڵانە باس کران یەک لەوانە کێشەی بوونی هەژاری نسبەی هەژاری لە وڵاتانەدا یەکجار زۆری کردووە خەڵکەکانی خۆشیان بابرێن بەڕێگەس ئەڵمانەکان زۆربیان توانای ئەویان نییە کرێ خانەکانی ئەمدن ینی ئەوە بۆ خانەشیم بووە توانای کرێی خانوەکەی نییە لەبەر ئەو پارێکە وەری لێگری بەشێکی زۆر کەمە بەشی ئەوەی ناکاتن خواردن یەکجاگران بووە بۆیە دوو خاڵی گرنگکەوە هەموو پارتەکان پێشبرچەی لەسەر دەکەن دابینکردنی شوێن و ڕێە بۆ ئەو کەسانە هەرزانکردنی کرێی خانی لە شوێنەکان لەگەڵ پەیداکردنی ئیش و دابەزاندنی نرخی خواردنمەنی زۆر باشە بەڕێز دکتۆر دلێر عەلیەمین مامۆستا لە زانکۆی لێنز و شارەزای کاروباری ئەڵمانیا سپاس لە لێنز لە نەمساوە لەگەڵمان بووی زۆر بەخێر بن